ئەو شانێک کە لێرەیان دەچێنین بێجگە لە نەمامەکان بڵێن پاقلا پیواز ئەنی خرسکەکەی دەچێنین و هەروەها نۆک جاروات ترۆزی و کاڵێکی لێچێن ئەوان دەچێنین ئەوەی کە چاک ببێتێ بڵێن پاقلەکە و پیواز و پەتاتەشی لێچێن داریوە پەتاتەکەش بەرهەممان لێ خوادووە زیاتر لە بەهاراندا دەبێ بژار و شتی بە ئاب بنەکەی بدێ بۆی بژارێنێنی و هەروە نەرمیش دەبێ زیاتر ئاوەکەی دەگرێتە خۆ بۆی درەنگ ئیشک نەبێتەوە زیاتر لە بەهاران هەم دەبێ بنکۆڕیان بکەیەوە هەم دەبێ بژاری بکەیت و من ئەو پاقلێ بژارم کردوونە ڕێم ئەو نمونە ئەو جای تێدایە دەبێ ئەو جایەکەی لێ بکەیەوە پاقلەکان ئەو ساڵ خراپ دەرچوون تووشی عیلەت تێبوون ئەوە سیرە پاییزە چاندومانە وەختی ئەگەر دەگەڵ پاقلە و دەگەڵ گەنم و جۆی ئەو کاتێ دەچێندرێ و هەروە ئینشاڵڵا ئەگەر بڕێکیشی ئاو دەین ئەگەر بڕێکی ئاو نەدەین لەوانەیە بنی نەکا بەزەوە یەکەم ساڵە تەجروبەم کردو نازەم بنەکەی دەکەیاننا ئەگەر دەژڵی با بۆ تەجروبەی دانێکی هەڵبقەنین تا خۆت بنی کردویاننا باشە بەخوای خەریکە بنەکەی باشە گە ئاوی دێن باش دەبێت مەسەلەی ئاوەکەی کە چۆن خەزنی دەکەین چۆن خەزنی ناکەین ئەوە سەرەتا دەبەکانمان هیناون لە نێو شاری بەتابەتی کاخەبات هەر جاریوە بە پاسکیلی بە ماتۆڕی دەچێت خڕیان دەکاتەوە دوایش بە سارەی سەر ئێرەیان دەخاتەوە ئەمەش لێرە پڕیان دەکەین چۆن پڕیان دەکەین سەرەتا ئاو لە سەربانی دێتە ئەو تەنکەی لەو تەنکەیەوە ها بڵین ئەوە شێوازەی دێنین ئەلێرە پڕی دەکەین ئەوە کە پڕ بوو سەری لەسەردا دەنینەوە لاسا دەبەکانی شتەمان پێشان دەدەم بڵین باوانە لا لەبەر گەرمای دامپۆشون بۆی دوای گەرمان کاریان لێ نەکە با ئێرە بکەمەوەنە ئەوە ئەگەر باران نەما و نەمامەکان تین و بن ئەو کاتەی بۆ بن نەمامەکان بەکاری دێنین هەر ڕۆژەی چەند دەبێکی هەر نەمامەیە دووسێ دەبەی دەبن دەکەین لە گزەکان لە گەورەکان یەک دانەی دەبن دەکەین لەگەر نەمامەی ئەگەر نەمامەکان بڵین تین بن ئێستا تین یەکسەر بڵین ئادوو دەبەی هەڵدەگرم بڵین ئالەوانەیان دەسم دەبنی دەکەم ئێستا بڵین ئەو نەمامە تۆزێک زەردە هەرز دەکەم تینووە دا دەبێ ئاوی دەبنکەم بەس ئەوان نابێ دەبێ تۆزێک ساڵێکی بۆ بکەم بۆی ئەوەکە نەڕوە هاها ئەو شێوازە ئەو قۆڵسەی بۆ دەکەم بۆی ئاوەکە بخواتەوە بەڵێ ئەو نەمامەنی کە ئێستا بەرزن بڵێن گەورە بوون سەرەتا باریکتریش بوون لەو نەمامەی ئەنی بەقەدەر ئەوەندە بوون سەرەتا ساڵی یەکەم بەقەدەر ئەو چڵێ دوایی وردە ئاریەکەم ساڵ بە هەر بە ئاوی دەست پەلەمان ئەومان دەدان دوایی ئەو فکرەمان بۆ هات کە ئاو خەزم بکەین ئەو دەبانش دەبێت هەڵگرنەوە بۆ ساڵی داهاتووی نابێ فڕیان دێن و هەم ژنگەش خاوێن دەبێتەوە گە دەبەشتی وا بێنی بە حکمی ئێرە هاوینەکەی زۆر گەرمە و شوێنەکەشی زۆر بە ڕۆژە و گڵیشی کەمە بۆیە ئەو دارانەی کە بیانینە ئەو دارانەی کە بەرگەی لە دەرەوە هاتون زیاتر تحملی گەرمایی هاوینی ئێرە ناکە دەبێت زیاتر ئەو دارانە بن کە بە ئاو هەوای کوردستان زیاتر بەرگە دەگرێت و دارەکان داری خۆماڵی بن زیاتر ئەو دارانەی کە نەجاحەتیان دەهێنا و لێرە ڕواون و ئیحتیمامان پێداون ئێمەش زیاتر بەو دارانە لە دارە بیانیەکان داری مێوە بەڕوا
ئەوانە زۆر باشترن لە دارەکانی تر زیاتر بەرگە دەگرن ئەو دارانە ئەرک و قورساییان زۆرە بەڕاستی دەبی خزمەت بکرێن ئەگەر خزمەت نەکرێن ئاو نەدرێن و نەچێڵدرێن بژار نەکرێن دەرمانیان لێ نەدرێ ئەوانە لەخۆ ناڕوێن یعنی زۆر عزیەتی زۆرە بەس لەبەرەوەی ئیشەکەمان ئیشەکی ئارەزوومەندانەیە و حەزی خۆمانە و بە مڵکی خۆمانی دەزانین بە ماڵی خۆمانی دەزانین و هەمووشمان وەکو ماڵی خۆمان و نەمامەک بی لە حەوشەی خۆمان ڕوابی ئەوە زیاتر خزمەتی دەکەین و چاودێریان دەکەین.